سڵاوتان لەبێ خۆشەویستانم دووبارە لە سمارت تریدەرەوە گەڕامەوە لاتان شیکاری بۆ هەفتەی سێمی مانگی 11 ساڵی 2023 دەکەین. سەرەتا لە ئاڵتون دەست پێ دەکەین. ئێمە لە کۆتایی هەفتەی ڕابردوو زۆنێکمان دەستنیشان کرد بۆ ئاڵتون کە زۆنەکە لە 1933 دەستی پێ دەکرد بۆ 1923. وتمان کە ئەم زۆنە دەتوانێت ئاڵتون بەرزکاتەوە و دەتوانین جارێکی دیکە سوود لە دەرفەتەکانی مامەڵەی کڕین وەربگرن لەم ناوچەیە. بینیمان کە نرخ گەشتە سەرەتای زۆنەکە و دەستی کرد بە بەرزبنەوە. من ئاماژەیەکم دا لە گروپەکانی سمارت تریدەر وتمان کە ئەو کەسانی ئێستا داخڵ بوون و مامەڵی کڕینیان لە 1933 هەیە دەتوانن ستۆبلوزی مامەڵەکەیان بهێن لە شوێنی داخڵ بوون. بۆ ئەم هەفتەیە کە بازار دەکرێتەوە ئەگەری ئەوە هەیە کە جارێکی دیکە نرخ بگەڕێتەوە زۆنەکە و تەچێکی ئەم سەپۆرتە بکات کە لە 1930 هەمانە پاشان دەستکاتەوە بە بەرزبنەوە. بۆیە ئەو کەسانی کە ستۆپ بلوزیان لە شوێنی داخڵبوونە دەتوانن بەردەوام بن لە مامەڵی کڕین. ئەگەر بێت و جارێکی دیکە نرخ بێتەوە ئێرە بۆ دەرفەتی داخڵبوون دروستکات ئەو کاتە دووبارە دیکەینەوە بە سیگناڵ. ئەم زۆنی کە دیاریمان کردو بۆ ئاڵتون وە گوتمان لە 1933 بۆ 1923 توانای هەیە جارێکی دیکە ئاڵتون بگەێنێتەوە بە 1945 کە تارگێتی یەکەمی بەرزبوونەوەیە، هەروەها تارگێتی دووەمی بەرزبوونەوە 1953 دەبێت، پاشان تارگێتی سێمی بەرزبوونەوە 1965 دەبێت. کۆمەڵێک بازرگانی خۆشەویست پرسیاریان کردبوو دەربارەی کە ئایا جارێکی دیکە ئاڵتون 2000 دەبینێتەوە. ئەم زۆنی کە دیاریمان کردووە توانای ئەوەی هەیە ئاڵتون بگەێنێت بۆ ئەم تارگێتانە، بەڵام سەبارەت بە 2000 یاخود زیاتر بەرەوسەرەوە پێویستە ئاڵتون کاندڵێکی یەک ڕۆژی لە سەروی ئاستی 1972 دابخاتەوە، پاشان سیناریۆکانی گەیشتن بە 2000 و هەتا 2040 جارێکی دیکە ئاکتیڤ دەبێتەوە و بەهێز دەبێت. واتە تا ئاڵتون لە خوار ئاستی 1972 بمێنێتەوە ئێمە ناتوانین پێشبینی ئەوە بکەین کە نرخ دەگەڕێتەوە 2000. ئەگەر دەرفەتی بەرزبوونەوە یاخود سیناریۆیەکی بەهێزی بەرزبوونەوەش دروست بێت بۆ چەند ئۆنسەیەک توانای هەیە کە سیناریۆکە تاوکات، بەڵام لە دوای شکاندنی 1972 بە کاندڵێکی یەک ڕۆژی من پێم وایە بە ئاسانی ئاڵتون بتوانێت بگاتەوە بە ئاستی 2000 هەتا بەرەوسەرتریش کە ئاستی 2040 پێشتر باسمان دەکرد. بۆیە تا نرخ لە خوار ئاستی 1970 بێت بە شێوەیەکی گشتی و لەسەر ئاستێکی دوورمەودا سیناریۆکانی گەڕانەوە بۆ 2000 لاوازن زیاتر ئەبێت چاودێری دابەزینی ئاڵتون بکەین. سیناریۆم هەفتەی ئاڵتون بەم شێوازەیەوە گوتمان ئەم زۆنەی کە ئێستا لەبەردەم ئاڵتوندایە دەتوانێت بەرزبوونەوە بکات بۆ هەر یەک لەم تارگێتان. شیکاری دووەممان لەسەر نازداک داواکاری زۆرێک لە بازرگانە خۆشەویستەکان بوو. نازداکیش بینیمان بەرزبوونێکی زۆر باش و مۆدافراوانی دەست پێ کرد. بەداخەوە ئێمە نەمانتوانی سوود لەم هەموو بەرزبوونەوە وەربگرین. من پێشتر دوو زۆنم دەستنیشان کرده بوو. ئەمە زۆنی شیکاریەکانی ڕابردووە. وتمان لەبەری کە نرخ هاتوۆتە تەواوی زۆنەکە و ئەگەرەکانی شکاندنی زۆنەکە دروست بووە زۆنێکمان لە خواردە دەستنیشان کرد وتمان کە ئەم زۆنە توانای هەیە جارێکی دیکە نازداک بگەڕێنێتەوە بۆ ئاستی 15000. بینیمان کە گەڕایەوە سەری و ئاستە و بەڵام قسمەت نەبوو نەماتوانی سوود لە دەرفەتی کڕین وەربگرین. سەبارەت بە سیناریۆی دابەزینی نازداک من زۆنێکم دەستنیشان کردەوە بۆم هەفتەیە کە زۆنەکە لێرەوە دەست پێ دەکات 15687 بۆ 15814. بۆ بیرهێنانەوەی بازرگانە خۆشەویستەکان ئەم نرخە جیاوازە لەگەڵ نرخی بڕۆکەر، لەبەرەوەی نرخی بڕۆکەر نازداکی عەقدە واتەوەی کە ئێکسپایرە بێت، بەڵام ئەمەی کە لە تریدینگ ڤیو هەیە سپۆتەوە ئێکسپایر نابێت. لەم زۆنەوە نازداک توانای ئەوەی هەیە کە سیناریۆیەکی بەهێزی دابەزین چالاک بکات وە گەڕانەوە کات بۆ ئەم دوو تارگێتی کە دەستنیشانمان کردو. تارگێت یەکەم گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 15470، هەروە تارگێتی دووەم دەتوانێت درێژ ببێتەوە بۆ ئاستی 15335.
بەڵام لێوە دوو باراگەریەوەی هەیە کە جارێکی دیکە هێزێکی بەرزبوونەوە داخڵی نازداک ببێتەوە، چونکە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستێکی دوورمەودا سینەرەکانی بەرزبوونەوە زیاتر بەهێزن بۆ نازداک وەک لە دابەزین، وە لە دوای شکاندنی ئەم زۆنە بە کاندڵی یەک ڕۆژی وەتە شکاندنی ئاستی 15814 من پێم وایە نازداک بتوانێت بەردەوامی زیاتر بەڕۆتی بەرزبوونەوە بدات تا خۆی دەگەێنێتە ئاستی 16130 بۆیە کە ئاگداری مامەڵەی فرۆشتن بن. ئەگە دەرفەتێکی باش و گونجاو دروست بێت بۆ فرۆشتن پێم وایە لەم زۆنەوە دروست دەبێت، لەم زۆنەشەوە گەرانەوە دەبێت بۆ تارگێتان و پاشان لە دوای شکاندنی زۆنەکە دەبێت زۆر حەزر لە مامەڵەی فرۆشتن بکەن، چونکە ئەگەرەکانی بەرزبوونەوەی زیاتر دێتە پێش بۆ نازداک. شکاری سێمان لەسەر یۆرۆ بەرامبەر بەیەنی ژاپۆنی. ئێمە لە هەفتەی ڕابردوو چەند ئاماژەیەکی دابەزینمان بەدی کرد بۆ یۆرۆیەن، بەڵام داخڵ نەبووین لەبەری کاتی داخەبوونەکەمان گونجاو نەبوو. من لێرە باز لە زۆن و ناوچەیەکی زۆر بەهێزی دابەزین دەکەم بۆ یۆرۆیەن، بە تایبەتی بۆ بازرگانانی کە بە شێوازێکی دوورمەوەداواتە بە شێوازێکی درێژخایان ئیش دەکەن. زۆنێکی یەک مانگی بەهێز هەیە بۆ یۆرۆیەن کە لە 164.8 دەست پێ دەکات بۆ 170. ئەم زۆنە دەتوانین مامەڵەی فرۆشتنی تێدا ئەنجام بدەین بۆ دوورمەودا بەبێ ترس و دوورڵی، چونکە لێرەوە سینارەکانی دابەزین من پێم وایە بە تەواوەتی چالاک دەبن و لە سەراستی دوورمەودا یەکەم تارگێتی گەڕانەوەی یۆرۆیەن دابەزین دەبێت بۆ ئاستی 160، هەروەها گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 154 و 500. ئەم تارگێتانە و ئەم زۆنی کە دەستنیشانمان کردووە لەسەر فرێمی یەکمانگیەوە تا لەسەر ئاستی مانگانەیە و ڕەنگە چەند مانگێک نرخ لەم زۆنە ببێنێتەوە و چەند مانگێکیشی پێ بچێت تا دێتەوە ئەم تارگێتان. بەڵام بەڕاستی ئەم زۆنە زۆر بەهێزە، من پێم وایە بە تەواوەتی کۆتایی بەڕەوتی بەرزبوونەوەی یۆرۆیەن ئەهێنێت و سیناریۆ دوورمەوداکانی دابەزین دروست دەبێت و دەتوانێت گەڕانەوە بکات بۆ هەر یەک لەو تارگێتانی دەستنیشانمان کردووە. شیکاری خوێندنەوەکانی ئێمە بۆم هەفتەیە بەم شێوازە بوو: یۆرۆیەن، نازداک، هەروەها ئاڵتون. هیوادارم ببێتە مایسود و خازاز بۆ هەموو لایەکتان. لە کاتی هەبوونی هەر گۆڕانکاری و ئەپدەیتێکی نوێی شیکاریەکان چاودێری گروپی سمارت ترێدەر گۆڵد بن، لەوێ بەردەوام ڕێنمایی و ئەپدەیتی شیکاری و زۆن و ناوچەکانی بازار دادەنێت. هەر سەرکەوتوو.